قەزای خورمات و 180,000 کەس ڕێژەی دانیشتوانەکەیەتی سەرچاوەی ئاوی خواردنەوەی ئەم شارە پرۆژەی ئاوی ئاودێریە. ماوەی ساڵێک زیاترە ئەم پرۆژەیە پاک نەکراوەتەوە و ئەمەش نیگەرانی هاوڵاتیانی خورماتووی بەدوای خۆیدا هێناوە. وڵی داواکاریمان ئەوەیە لە بەرپرسی شارێکی خۆی بە پەرپرسیم شارە زانێت ئەوە هەموو ساڵێ پاکرێتەوە، بەڵام ئەم ساڵ پاک و نەکراوە. خۆ دەزانی هەم خواردنە هەم جێگەی مەلەوانیە هاوڵاتی تێن لێرە خۆیان نشۆن ڕاستیەمە بێتە هۆی نەخۆشی بڵاوکاتەوە. لا تا معلومە بڕونە مستەشفاخانەوە بینە هەمووی تووشی نەخۆشی بینە، تووشی نەخۆشی خوران وانە بینە. داواکارین ئەم ئاوە هەموو ساڵک چۆن پاکرێت ئەم ساڵش پاک بکرێت. هەنێ ڕەخنەمانەیە لە پاکۆکردنی مەشروعەکە. ئەم ئاوەیە ئێمە ساڵانای خۆینەوە بۆ خواردنوین تێت پاکۆکردنیەکی هەیە، بەڵام پاکۆکردنی وای نییە. ئەم گزوگایی تیا چەند ساڵە پاکۆکرا، بەسیم ساڵ هیچ خزمەت گوزارێکی تیان نەویە، هیچ پاکۆکردنیەکی تیان نەویە. هیواداری حکوومەت ئاوەڕێکی لێ بداتەوە پاکۆکردنیەکی بووە. ئێمەش ئەوە تا لە گەرما خەڵکی زۆر تێتە ناوی پیسات پێوەستەکات چارەسەرێکی بۆ بکەن. قایمقامی خورماتوو بە وەکالات ئاشکرای دەکات لە هەوڵدان بۆ پێکهێنانی لیژنەیەک لە دەستگا پەیوەندیدارەکان بۆ پاکردنەوەی پرۆژەی ئاوی خورماتوو. حقيقة مشروع الماء مشروع مهم جدا. ئەم پرۆژەیە زۆر گرنگە و سوودی زۆری ئەبێت بۆ پارێزگاکە. بەم زوانە لیژنەیەک پێک دەهێنێت بۆ چاودێریکردن و ڕاپەڕاندنی ئەم پرۆژەیە. جگە لەو چەندین جۆر گژوگیا ئاویەی لە پرۆژەی ئاوی خورماتوودا هەیە و مەترسین بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی لە وەرزی هاویندا ڕۆژانە دەیان هاوڵاتی ڕوودەکەنە پرۆژە ئاوەکە بۆ مەلەکردن. عێراق بە یەکێک لە دەوڵەمەندترین وڵاتانی جیهان ئەژمار دەکرێت، بەڵام حکوومەتەکەی تاکو ئێستا تەنانەت نەیتوانیوە ئاوێکی خاوێن و پاک بۆ هاوڵاتیانی زۆربەی شارەکانی دابین بکات. خورماتوو شەکێک لەو شارانەیە بەدەم گرفتی ئاوی خواردنەوە دەناڵێنێت. سەرچاوی سەرکی ئاوی خواردنەوەی ئەم شارە ئەم پرۆژە ئاوەیە کە پڕی لە گژ و گیایە و دەبێتە هۆی بڵاوبوونەوەی دەیان نەخۆشی. هاوڵاتیان داوا دەکەن پرۆژەی ئاوەکە خاوێن بکرێتەوە تاکو و ئاوێکی پاکیان پێ بگات بۆ خواردنەوە. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.